وەکو دەزانێن لە ڕۆژی جمعە و شەممە و ئەمڕۆژ کۆنگرەیەکی جیهانی یاخود نێودەوڵەتی بۆ مەولانە خالیدی نەقشبەندی لە شاری سلێمانی بەسترا. ئەمڕۆ دوا ڕۆژی کۆنگرەکەیە. ئەگەر بتانێت سەردانی کۆنگرەکە بکەن لە شاری جوان لەوێ لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. کۆنگرەکە تیدا پێنی باز لە هەموو لایەنەکانی ژیانی مەولانە خالیدی نەقشبەندی ئەکرێ. لە هۆڵی دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوول بێگومان لە شاری جوان لە شاری سلێمانی گفتوگۆکەین لەسەر بەشێکی ژیانی مەولانە خالید و بە تایبەت شعرەکانی مەولانە خالیدی نەقشبەندی لەگەڵ زۆر بەڕێز کاروان عوسمان خەیات کە بەڕێزیان ماستەریان هەیە لە نووسەرن و ماستەریان هەیە لە شارەکانی مەولانە خالیدیان نامەی مەولانە خالید. کاروان سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. سڵاو لە ئێوەش، سپاس بۆ ئێوەش. بەنیت باش، زۆر بەخێر بێ. دیوانی مەولانە خالیدی نەقشبەندی و کتێبەی کە بەدەستمەوەیە کۆکردنەوە و لێکدانەوە و لێکۆڵینەوەی جەنابتە. ئێمە چۆن لە مەولانە تێبکەین؟ مەولانە خالید یەکێکە لەو کەسایەتە زۆر گەورانەی کوردستان، من ناڵم سلێمانی بە تایبەتی بیبەستینەوە بە سلێمانی، چون ئەمڕۆ ینی لەو کۆنفرانسە ئەوەی کە باس کرا بەداخەوە تەنها بەسراوە بە سلێمانی. ئێمە ئەبێ مەولانە خالید زۆر لەوە بە گەورەتر تەماشای بکەین و بیناسیێنین، چون تەنها موڵکی سلێمانی نییە، موڵکی کوردە. و مەولانە خالید یەکێکە لەو کەسایەتیانەی کە تەنها لە کورسانە دەنگی نەداوەتەوە، تەنها لە عێراقشە دەنگی نەداوەتەوە و لە تەواوی جیهانە دەنگی داوەتەوە. و کارەکانی مەولانە خالید وای کردووە سنووری ئێران و تورکیا و خۆی بگوازێتەوە بۆ کشوەرەکانی تریش، ینی بە تایبەتی لە ئەوروپا و لە تەواوی جیهان بڵاو بووتەوە و موریدەکان و شوێن کەوتوانی لە تەواوی جیهان بڵاو بووتەوە. مەولانە خالید لە ساڵی 1993 کۆچی لە قەرەداغ لە دایک بووە. قەرەداغی خۆمان؟ بەڵێ، قەرەداغی خۆمان لە دایک بووە. هەندێک دەڵێن لە شارە زوور بوون و دوای ڕۆشتن بۆ قەرەداغ لە قەرەداغ لە دایک بووە. هێشتا ئەوە ساغ نەبووەتەوە، بەڵام بە تاکید لە قەرەداغ لە دایک بووە. باشە. کاروان، ڕەنگە وردەکاری ژیان نامەکەی ئەوە کەسێک بێ وردەکارێکی بزانێت دەتوانێت لە سەرچاوی ترەوەری بگرێت. ئەمەوێ ئەم چەند خولەکە بخۆزمەوە بۆی کە ئەوە چی وای کردو مەولانە خالید ئەم ناوە گەورەیە بێ، بیری میان ڕەوی ئەوە، ڕوانینەکانی ئەوە پەیوەندی بە چیەوە هەیە؟ مەولانە خالید هەندێک ئەڵێن کەسایەتێکی میان ڕەو بووە، هەندێک دەڵێن نەخێر میان ڕەو نەبووە، بەرنامەیەکی تایبەتی هەبووە. و لەم کۆنگرەیشە زۆر گفتوگۆ لەسەر ئەو بابەتەکە کرا کە مەولانە خالید بۆ لە سلێمانی دەرچوو و چی وای کرد کە مەولانە خالید لە سلێمانی دەرچێ و بڕوە. و ڕیچ ئەڵێ ڕەن ئەوای ئەڵێ ڕای کرد، ڕاکردن بووە، ئەڵێن ڕای کرد، ڕاکردن بۆ کەسێکە کە دەرەقەتی ئەو هێرشانن بێتەوەکانی دەرەقەتی نێت و ڕابکە. ڕاکردن بۆ کەسێکە کە نەتوانێت هەڵاتی کردووە. ئەمە بۆچوونی من هەڵاتن نییە، ینی ڕیچ هەڵی کردووە لەو بابەتە. مەولانە خالید بەرنامەیەکی زۆر لەوە گەورەتری هەبووە کە ڕیچ ئەیڵێ. و هەندێک کەسایەتی تر ئەگەر مەولانە خالید ئەو مەولانە خالیدە نەبووایە بڕۆشتایەتە دەرەوە، ئێستا مەولانە خالید تەنها لە ناو سلێمانی و لە ناو کورسانە بەناوبانگە بوو. بەڵام مەولانە خالید ئەو بەرنامەی کە هەیبوو ئەوە بوو لە تەواوی دنیا دەنگی داوە و هەر لە سەردەمی خۆشیە چەندین کتێب لە دژی نووسراوە. یعنی مەولانە خالید ئەوەیە کە ئێمە ئێستا ئەیبینین لەو سەردەمێشە ئەو هەموو کتێب و ئەو هەموو دژایەتێک کراوە. یعنی بەرنامە و پرۆگرامێکی زۆر گەورەی هەبووە و پەیامێکی زۆر گەورەی پێ بووە. ئەکرێ بڵێن دیاردەیەکی نوێ بووە بۆ سەردەمەکەی خۆی، بۆیە بەرەنگاری کۆمەڵێک دژایەتیە بێتەوە، کۆمەڵێک ڕوانینە بێتەوە، کۆمەڵێک کەسایەتیە بێتەوە کە لە دژێ وەستنەوە نایڵەن ئەو هاتبوو ئەو کۆت و بەندانە بشکێنێ، کۆت و بەندەکانی ئەو سەردەمە بشکێنێ. مەسەلەن
لە کۆنا خێڵایەتی بووە، پابەندبوون بە دەسەڵاتەوە بووە، ینی ئەو نەهاتووە وەکو شاعیرانی تر لە حرەمی دەسەڵاتدارانە دابنیشێ و شعر بە باڵای دەسەڵات و بە باڵای میر و بەگزادەکانە بڵێ. ئەو هاتووە ئەو کۆت و بەندانیشکانەوە، ینی کۆت و بەندەکە ئەگەر ببینی مەولانا خالد شعرێکی بە تایبەتی نییە بۆ میری بابانیە، بۆ میری ئەردەڵانیە، بۆ پاشایەکی بڵێن عێراق یا سووریا یا هەر وڵاتێکی تر. و ئەبینی لە هەر چوار لاوە مەولانا خالد هەر دژایەتی کراوە، بەڵام لە هەمان کاتیشە نامەی لەگەڵ دەسەڵاتدارانیشە هەبووە، نامە گۆڕینەوەیەکی زۆرن لەگەڵ کەسایەتە گەورەکانی ئەو سەردەما هەبووە، پەیوەندی هەبووە، بەڵام مەولانا ویستوێتی بە شێوەیەکی ئاشتیانە، بە شێوەیەکی بەرنامە داڕێژراو کە خۆی بەرنمەکەی داڕێژراوە یا لە پشتی ئەو بوون ئەو کۆت و بەندانە بشکێنێت. باشە ئەو دیوانەکەی مەولانا خالیدە بیگری بەدەستەوە چ شتێک لەم دیوانەیە بۆ تۆ زۆر سەرنجڕاکێشەکە کۆت کردووە و لێکدانەوەت بۆ کرد؟ بەڵێ ئەم دیوانە لەبەر ڕۆشنایی 15 دەستنووس کاری لەسەر کراوە. ئەم دیوانە لەبەر ڕۆشنایی کۆنترین نوسخە کە ئەساسی کار بووە لە ساڵی 1214 بۆ 1260، ینی ئەو کاتە خودی مەولانا لە ژیانە بووە دەستنووسەکە کۆکراوەتەوە. مەولانا خالد لە 1242 مردووە، ینی مەولانا تقریباً 1993 بۆ 1214 تەمەنی 21 ساڵ بووە مەولانا خالد دیوانەکەی کۆکراوەتەوە و ناوبانگی هەبووە، چون وەختێک کەسێک ناوبانگدەرەکە دیوانی کۆ ئەکرێتەوە، ئەگەر کەسێک ناوبانگی نەبێت دیوانی بەو شێوە کۆ ناکرێتەوە. بۆ ئەو سەردەمەش ناوبانگ زۆر قورس بووە. بەڵێ، چون هیچ دەستگایەکی پەیوەندیدار و ڕاگەیاندن نەبووە کە بەو شێوە بڵاو بێتەوە. ئەم دیوانە ئاساسی کارەکە لەبەر ڕۆشنایی ئەو نوسخە کۆنە بووە، 14 نوسخەی تریش بەراورد کراوەتەوە لەگەڵ ئەو نوسخە، و هەر شارێک لە نوسخەکانی ترا هەبوو بێت یا لە نوسخەی ئەساسان نەبوو بێت خراوەتە پاڵی، و وشە بە وشە ئەو 15 نوسخە بەراورد کراوەتەوە و لە پەراوێزیشدا هەمووی ئاماژەی پێکراوە. چ شارێکی مەولانا زۆر سەرنجی ڕاکێشای؟ مەولانا خالد وردەکاری زۆرە لە شعرەکانە، ینی ناکرێ بڵێن تەنها یەک شعر و دوو شعر و سێ شعر. مەولانا خالد شعرێکی هەیە زۆر تایبەتە، ئەگەر ئەو شعرە بە شێوەیەک بخوێنرێتەوە وەزنەکەی تێکەچێ، لە کۆتایی هەر نیوە دێڕێکەوە ئەو شعرە بۆ نمونە وشەی بەدری هاوردووە، بەدری با ڕا بە دا ڕا بۆ شێوە بیخوێنیتەوە، یعنی ئەگەر بە بەدر بیخوێنیەوە ئەگەر بە بێ دێ ڕێ بیخوێنیتەوە وەزنەکە تێکەچێ. توانین بخوێنینەوە با بڵێن بیخوێنیتەوە؟ دەنگم گیراوە، حساسی قورگم هەبوون و خاطرەوە نەمتوانی. حەزەکەین گوێمان لە شعرێکی بێ، ینی مەولانای گەورە ئێمە هەمومان شانازی پێواکەین، کو چۆن مەسەلەن فارز مەولانای ڕۆمیان کردووە بە مەولانەی خۆیان و لە ژیاندا شانازی پێواکەن. ئێمە ئەگەر نەخوێنمەوە باشتر لەبەرەوە سەوتم ئەوە نیە. ینی گرنگ دێڕەکانە، گرنگ پەیامەکانێتی، نەگەوەی وەکو دەنگخۆشێک لێرەنی تۆ وەکو لێکۆڵەرێک لێرەی. مەولانا لە شعرە پەیوەست نەبووە بە یەک زمانەوە، ئەوەی کێکە لە پەیامەکانی مەولانا بە سۆرانی بڵین شعری نووسیوە، بە شێوەی هەورامی شعری نووسیوە، بە سێ شێوەزاری کوردی نووسیوێتی، تێکەڵەیەک لە موکریان و لە هەورامی و لە سۆرانی شعری نووسیوە. ئەمە بەس تەنها لە شەعرە کوردیەکانیە. مەولانا بە عەرەبی شعری نووسیوە، بە فارسی شعری نووسیوە، بە سێ زمانی جیاواز، لە ناویشیانە بە کوردیەکە بە سێ شێوەزاری جیاواز.
بە 3 زمان و بە 3 شێوەزاری جیاواز. ئەم شێرانشە کە لێرە هاتوو نزیک بە 250 بیت بۆ دیوانی مۆلەنا خالید زیاد کراوە. دیوانی مۆلەنا خالید 5 جار پێش ئەم کارەی منە چاپ کراوە. 5 بەڵێ یەکەمین دیوان یەکەمین کتێب بۆ کورد چاپ کرا بێت دیوانی مۆلەنا خالیدی نەقشبەندی بووە لە ساڵی 1260 لە تورکیا لەلایەن بنەماڵی و نێردراوە بۆ سوڵتانی عوسمانی. ئەگەر هەڵە نەبم لە ناو ئەو بەڵگەنامانەی کە دەرکەوتۆ لە دەوڵەتی عوسمانیە 200 قروشی بۆ سەرف کراوە ئەو کاتە کە دیوانەکەی چاپ بکرێت لە سەردەمی خۆیە. باشە بۆیە مەولەنا خالید تەنها هەر ئەوە نییە بڵێین هەر شعرەکەی لە یەکەمین کەسیشە کە دیوانەکەی چاپ کرابووە بەو شێوەی. زۆر باشە. مەولانە شارێکی تریشی هەیە کە زۆر مەسنەوەیەکی زۆر گەورەی هەیە کە زۆر لە خانەقاکان ئەخوێنرێت یا فەردی ئازەمە. با جومە لێبێ ناتوانم. یا فەردە ئازەم یا فەردە ئازەم یا حەی یا قەیوم یا فەردە ئازەم یا شنەوەندەی ناڵەی سوبحدەم پەنای بەندیان بەندی خاوەنەی غەم یا فەرازەندەی چەرخی معەلەق یا نیگارەندەی نۆتاقی ئەرزەق. بەم شێوە دەست پێەکە. ئەم شێرە زۆر دوور و درێژە نزیک بە 100 بیتە. مەولەنا خالید بە دوو نازناو شعری نووسیوە، هەم خالید وەکو نازناو بەکار هاتووە، هەم لە شعرە کوردیەکانیشیان نووری وەکو نازناوی شعری بەکار بردووە. مەولانە زیاتر ئەو دەمەی لە کورسانە بووە شعری بە کوردی نووسیوە، دوای ئەوە کە ڕۆشتۆتە دەرەوە ئیتر شعرەکانی هەمووی بە فارسی بوو. بە فارسی نووسێتی. ئەمە جۆرێک لە زیزبوونی ئەو نییە وا لێک نادرێتەوە یان ناوێتی فراوانتر جیهانیتر بێت بکاتەوە. بەڵێ خۆی هەڵەت تێگەیشتنێک هەیە لەوانەی کە بیر لەواکەنەوە کە شاعران بۆچی بە فارسی نووسیویانە یا لەوە بووە یا بە عەرەبی نووسیویانە. خۆی لە ڕاستیدا من بۆچوونی من جیاوازە لەو بابەتە. ڕاستە کاتی خۆی مکاتەبات لە نێوان دەسەڵاتدارانە یا بە فارسی یا بە عەرەبی بووە، بەڵام بمانەوێ نەمانەوێ زمانی کوردی بۆ فارسێک لەوانەیەک تۆزێک ئاسانتر بێت لی تێبگا، بەڵام بۆ کابرایەکی تورکیان بۆ عەرەبێک سەختە لەو زمانە تێبگات، چۆن کوردی و فارسی ڕیشیان لە یەکەوە نزیکە و ئەگەڕێنەوە بۆ یەک زمان. بۆیە مەولانە ئەو پەیامەی کە ویستویەتی بیگەێنێ ئەگەر بە کوردی بینووسایە تەنها لە کورسانە ئەتوانرا بخوێنرێتەوە، بەڵام مەولانە بە زمانی فارسی و عەرەبی نووسیوێتیەوە بۆ ئەوەی پەیامی خۆی بە هەموو جیهان بگەێنێ. بۆیە زۆربەی کتێبەکانی مەولانە و تەنانەت شعرەکانیشی هەر بە فارسی و عەرەبیە. دەست خۆش بە کاکاروان، سپاس بە ئامادەبوونت. دەستخۆشی بۆ هەموو ئەو کەسانەی کە ئەو کۆنگرەیان ڕێکخستووە بەڕێز فاروقی مەلا مستەفا ئەرکێکی گەورەی بەجێ هێناوە، ینی ئەو واجبێکە لەسەر کورد کە کارێکی لەو شێوەی بۆ بکرێویش بۆ کاراستاوە دەستخۆشی لەکەین. کارێکی زۆر گرنگە، کارێکی گەورەیە، وەکو تۆش ئاماژۆ پێکرد لە بۆکسێکدا کارەکانی کۆکراوەتەوە کە 11 کتێبە. ئەوەش کارێکی دیسانەوە هەر گرنگە، کارێکی زۆر زۆر گەورەیە. سپاس بە ئامادەبوونت.